دیارە هەر لە نێو عێراقا دەمێنمەوە لە دێمەنی و هەرێمی کوردستان سەبارەت بۆ کێشەی مامۆستایانی وانەبێژ کە بۆ جاری هەفتەیەمینە کۆ دەبنەوە ناڕزایەتی دەردەبڕن بەوەی کە داوای دامەزراندن دەکەن کێشەکانی مامۆستایانی وانەبێژ زۆرە کۆمەڵی کێشێ پێم خۆشە لە زاری خۆیانەوە زیاتر زانیاری وەربگرین لەسەرم بابەتە لەگەڵ بەڕێز مامۆستا عەلی ڕەوف کە بەڕێزیان نوێنەری مامۆستایانی وانەبێژن ڕاستەخۆ لە هەولێر ڕۆمیانوانن گفتوگوی زیاتر لەگەڵەوەدا دەکەم مامۆستا زۆر سپاس بۆ ئامادەبوونت ئەمەوێ بزانم ئەمڕۆ داواکاریەکانتان چی بوو هیچ خاڵێکی جیاوازی هەبوو لەگەڵ داواکاریەکانی پێشتر تا کە ئێوە بۆ هەفتەیەمین جارە کۆ دەبنەوە و گرتبوونەوە ناڕزایەتی دەکەن بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاو لە ئێوە سڵاو لە کەناڵی کورسات زۆر سپاس بەوە دەرفەتەیە ئێمە بۆ جاری هەفتەیەمینە ئێمە خۆپیشاندان و ناڕزایەتی دەردەبڕین ئەوە لە بەردەم ئەنجومەنی وەزیران بۆ جاری 35 ئێمە کە لە بەردەم پەروەردەکە ناڕزایەتیمان دەربڕیوە زۆر بەداخەوە تاوەکو ئێستا حکوومەتی یاریمی کوردستان زۆر بێبا کە بەرامبەر مامۆستایانی وانەبێژ داواکاری ئێمە چیە داواکاری ئێمە تەنها دامەزراندن و بوون بە هەمیشەیە چەندین ساڵە لە کابینەکەی تر ئێمە داوامان دەکرد کە دابمەزرین بەڵام ئەو حکوومەتە زۆر بێبا کە بەڕاستی باشە مامۆستا ئەم جارە لایەنی پەیوەندیدار هاتن بەدەم داواکانتانەوە چیان پێڕاگەیاندن وڵی لایەنی پەیوەندیدار ئێمە هەم وەزارەتی پەروەردە وەزارەتی دارایی سەرۆکی دیوان ئەوانەمان هەموو بینیوە یعنی لە 2010 و 19 ئێمە لەگەوانە دانیشتووین هەر بە ئێمە دەڵێن ئێوە مافی خۆتانە دابمەزرێن ئێوە شایستەنە ئێمە خەمخۆری ئێوەی ئێمە پڕۆژەمان پێشکەش کردووە بۆ ئەوەی وەڵا ئەو جەدەبی ئەو پرسیارە لەوان بکەی بەڕاستی من نازانم بۆ ئێمە دەینە بەردەم ئەنجومەنی وەزیران بۆ دێن وەڵامی ئەوان ئێستا من پێتم وت بە جەنابەتم وت خاتون ئەوان بە ئێمە دەڵێن ئێمە خەمخۆری ئێوەن پڕۆژەمان پێشکەش کردەوە یعنی ئەو قسە دووبارانە چەندین ساڵە دەکرێت مامۆستایانی وانەبێژ گەنجایەتی خۆیان تەمەنی خۆیان هەموو پێشکەشی ئەو وڵاتە و ئەو وەزارەتی پەروەردە کردووە بەڕاستی کەچی حکوومەت یاریمی کوردستان نایە مامۆستایانی وانەبێژ دابمەزرێنێ ئێمە ئەو ڕۆچینە بەردەم ئەنجومەنی وەزیران بۆ چوچین بۆ ئەوەی سلکی پەروەردە باشتر بکەین بۆ ئەوەی بەرەو پێشەوە بچێ هەرێمی کوردستان بەڵام زۆر بەداخەوە ئەوەی لای حکوومەتی هەرێمی کوردستان گرنگ نەبێ وەزارەتی پەروەردە کە دێنە سەرشاشە چ حکوومەت چ حیزبەکان بە شێوەیەکی گشتی هەمویان ئێمە گرنگی بە پەروەردە دەدەین و پەروەردە لای ئێمە گرنگ ئەو تەنها قسەیە کردار شەرتە عەمەل شەرتە عەمەلیان نییە زۆر بەداخەوە باشە وامۆستا عەلی دیارە ئێستا ڕەنگە ئەم گفتوگەیی کە ئێمە ئەیکەین بەشێک لە مامۆستایان بینەری بن یعنی و هاوڵاتیانیش بە هەماشیەوە ئەنوێ بزانن کێشەی مامۆستایانی وانەبێژ چییە بۆچی بە بەردەوامی گرتبوونەوەی بۆکەن و ئەنجامی نابێت ئەم کێشەیان بۆ بە کێشەیەکی هێندە گەورە و گرێکیۆرەکەی ناکرێتەوە یعنی بەگشتی مامۆستایانی وانەبێژ کێشەکەیان چییە چ لە ڕووی موچەوە بێ لە ڕووی ماڵە دوورگرتنەوە بێ کێشەکان چین کێشەکان خاتون ئەوەیە ئێمە دەمانەوێت یەک چین هەبێ لە ناو وەزارەتی پەروەردە عیبەیە شەرمەیە بۆ حکوومەتێک بۆ وەزارەتێک کە مامۆستای وانەبێژت هەبێ گرێبەستت هەبێ و میلاکت هەبێ هەمووش بە یەک چاو یعنی ئێمە لە ئەرکدا فەرمو یەکسانی بەڵام لە مافدا یەکسان نین ئەوە نەبێ مامۆستایانی میلاک تێڕوپڕ بن ئەوانیش معاناتیان هەیە بەڵام مامۆستایانی وانەبێژ ئەگە ئەوان یەک معاناتیان هەبی میلاک ئەمە هەزاران معاناتمان هەیە مۆلەتی دایکایەتی یعنی چۆن 21 ڕۆژ تۆ ئافرەتێک ئەویش ئەوە تقریبا 2 ساڵە دەرچووە 21 ڕۆژە مۆلەتی دایکایەتی و چه ئافرەتێک تۆ دەینی دوای 21 ڕۆژ کە مناڵی دەبێت هەموو خوشتی منن تۆ بڵێ وەرەوە دەوام بەڵام بۆ مامۆستایانی میلاک 1 ساڵە بۆ ئەوانە بێژ 21 ڕۆژ ئەوە کەی ڕەوە ئەوە نە تەندروستی ڕێگە دەدا نە پەروەردە نە ئەخلاقیە نە پەروەردەیەن بەڕاستی سەبارەت بەوەی کە پرسیارەکەی جەنابەتیش دەڵێ ئێمە بۆ ئێوە دانەمەزرین بۆ ئێوە نابن بە هەمیشەی چەندین گربوونەوە دەکەن من لێرە پێت دەڵێم چونکە بەرپرسەکان مناڵی بەرپرسەکان کوڕ و کچەکانیان ئێمە دەرسیان پێناڵێ ئەوان لە قوتابخانەی تایبەت لە ناو هەرێمی کوردستان دەخوێنن و لە دەرەوەی وڵات دەخوێنن بۆیە ئێمە دانامەزرین هۆکارەکە ئەوەیە هەموو کەسیش ئەزانێ یعنی و پرسیارە ڕوونە ئایا بۆ حکوومەت یاریمی کوردستان گرنگی بۆ وەزارەتی پەروەردە نادا پێی گرنگ نییە
یعنی پرسیارەکان ڕوون و ئاشکرایە بە هەر کەسێک بڵێ دەزانی ئێستا لە هەموو ماڵک دەزانی وانەبێژ چییە بۆ چونکە ئێستا ئێمە زۆربەی لەگەڵ پامنێرەکان بیتمە هاوڕێ لەگەڵیان یعنی ئەوەندە دێنە بەردەم ئەنجومەنی وەزیران دێن ئەوەندە مقابلە دەکەین ئەمە حەز دەکەین یعنی لەناو وەزارەتی پەروەردە بین ژیانێکی شایستەمان هەبێت بەڵام زۆر بەداخەوە حکوومەت یاریمی کوردستان ئەوەی لای گرنگ نەبێت وەزارەتی پەروەردەیە چ حکوومەت چ پەرلەمان چ وەزارەتی دارایی چ وەزارەتی پەروەردە هەمویان بێ باکن بەرامبەر مامۆستایانی وانەبێژ بێ جیاوازی باش مامۆستا ئەنی بە بەردەوامێ مەکەوە خۆپیشاندانە بینین بەرەوەی پرسیارەکەەوە لێ بکەمێ بزانم ژماری مامۆسانی وانەبێژ چەنە لەسەر تاسەری هەرێ ئەگەر ئامارێکی نزیکیش لە بەردەستا بێ ئەمن نانا ژمارەکەت بە دەقیقی پێ دەڵێ مێمانجی 1 ساڵی 2023 خۆم کۆم کردەوە لە سەرجەم پەروەردەکان 35506 مامۆستای وانەبێژە پەروەردە لە لامانە پارێزگا کۆمان کردیتەوە بۆ لایانی پەروەردەداریش نردومانە بۆ ئەوەی چارەسەری بکەن کاکە ژماری مامۆستانی وانەبێژ لەو پارێزگایە لەو قەزایە لەم ناحیەیە ئەوەندەیە فەرمونون لە هەندە زۆربەی قەزاکان ژماری مامۆستایانی وانەبێژ زیاتر لە مامۆستایانی میلە زۆرترین ناکەوێتە چ شارێکەوە بەڵێ زۆرترین ڕێژی مامۆستایانی وانەبێژ زیاتر لە چ شارێکایە مامۆستا لە پارێزگای دوهۆکە باشە زۆربەی مامۆستایانی وانەبێژ لە پارێزگای هەولێر و دۆک زیاتر دەی باشە مامۆستا ئەمە چەند جارێک ئێوە خۆپیشاندانەکەن بەردەوامی ئەبیندن دەچنە ناو بابەت و کێشەکەتان دەچێتە ناو میدیاکانەوە بێگومان کە دەچێتە بەردەم لایەنی پەیوەندیدار بەڵام بۆچی مامۆستایانی وانەبێژ بە شێوەیەکی گشتگیر بەشداری لەم خۆپیشاندانەیان ناکەن لە هەموو پارێزگاکاندا هەماهەنگی هەیە لە نێوان شارەکانی بۆ مامۆستایانی وانەبێژ کە کاتێک داواکاریەکی لەم جۆرە دێتە پێش وڵا خاتونی بەڕێز من ئەمە ئەوڕۆ لە بەردەم ئەنجومەنی وەزیران خۆپیشاندانمان کرد خۆتانیش بینیتان ڕووماڵتانیش کردبوو هەر مامۆستایکی وانەبێژ لەوێ ئامادە بوو چ مامۆستای ئافرەت چ پیا و هەر یەکێکیان بە 1000 مامۆستای وانەبێژ حەسێبە بۆ چونکە ئێرە هەولێرە بەردەم ئەنجومەنی وەزیرانە تێگەیشتم بۆ خۆتان کەم نینە زۆر بوون ئەو ڕۆهاتن من چاوی ئەو مامۆستایانە مارز دەکەم دەستخۆشییان لێ دەکەم ئەوانی ئەو ڕۆهات بوون لە هەولێر و لە دۆک هاتبوون تەنها لەو دوو پەروەردە هاتبوون ئامادەیان دەربڕی بوو باشە دیارە من بستم بوو کاگەر فشارێک یاخود کێشەیەک دروست دەکەم خۆپیشاندانانە یا هیچ ڕێگریەکەی بۆ خۆپیشاندان کە ئەگەر ڕێگری بێ بۆ مامۆستایانی وانەبێژ کە ئەنجامی بدەن مامۆستا سەبارەت بەوەی کە ئەگەر داواکاریەکانتان جێبەجێ نەکرا هەنگاوی دووەم و فشارەکانتان چی دەبێت بۆ وەزارەت و حکوومەتی هەرێمی کوردستان تا داواکانتان جێبەجێ بکرێ ئێمە ئەوڕۆ لە بەردەم ئەنجومەنی وەزیران کۆبووینەوە بۆ چ کۆبووینەوە بۆ ئەوەی پەیامێک بدەین بەدەسەڵات لە کۆنگرەی ڕۆژنامەوانیەکەش باسم کرد دوای نەوروز ئەگەرهارنێن بەدەم داواکاریمان ئێمە خۆپیشاندان و بایکۆت ڕادەگەیەنین بەڵام ئێمە ئەوە هاتین ئەو ڕۆ هۆژداریماندا بۆ ئەوەی بێن بەڕێستیش ئەو پرسیارەت کرد ڕاستی من حەز ناکەم لەسەوە بچم کاوتت مامۆستا یعنی بەڕێژەیەکی وانە فەرموو لە سێمیل و لە زاخۆ مامۆستایانی وانەبێژ و نوێنەرەکان مەناتن لە شێخان ڕێگریان لێ کرد کە بێن عبر بن داوای مافی خۆیان بکەن بەدایان مامۆستایانی وانەبێژ لەلایەن بەڕێوبەری پەروەردە لەلایەن ئیشرافەوە بچی ئێمە دەرد دەکەین یعنی ئەوە چی ئەوە کارێکی ناپەروەردەی یا ڕاستی مامۆستا داوای مافی خۆی دەکە شایستەیە ئەی چۆن ئەو ڕۆ لە سێمیل و لە زاخۆ نوێنەرەکانمان مامۆستایانی وانەبێژ هاتن وێنەمیش لایە دوای بۆتانیش ئەنێرم ڕێگریان لێ کرد لە شێخانی نایەنە خوارەوە نایانی ژەر بچن تاوەکو ئێستاش وا لە لای ئەوانن بۆ لە لای ئەوان وتیە تاوەکو خۆپیشاندان کۆتایی پێنێ ئێمە ئێوە بەرنادەی ئیتر ئەوەیە فەرموو خۆتان بڕیار بدەن بەس ئێمە ناوەستیم بەڕاستی ئێمە ناوەستی من حەز دەکەم ئاماژە بەوەش بدەم سێ جا منیان دەستگیر کردووە 100 جاریش من دەستگیر بکەن ئێمە داوای مافی خۆمان هەر دەکەین و هەر بەردەوام دەبین دەستی ئەو مامۆستایانەش خۆش بێ کە ئەو ڕۆهاتن بەڕاستی بەشداریان کرد ئەوە بۆ خۆ ژیان تۆمار کرد ئەو مامۆستایانێک کە هاتن وتیان ئێمە مەردین داوای مافی خۆمان دەکەین چۆن مامۆستابی تۆنەی داوای مافی خۆن نەکەی دەبی مامۆستا مردبی بەڕاستی ئەو مامۆستایانی ئەو ڕۆهاتن ئەوانە مێژیان بۆ خۆیان تۆمار کرد بەدەسەڵاتیان وت ئێمە ڕازی نین بەوانە بێژی ئێمە قبولمان نییە دەبی بە زووترین کات بێن ئێمە دابمەزرێنە باش مامۆستا ئەما کەمە دوا پرسیار
باس لەوە کرد کە لە دوای ڕەمەزانەوە ئەوان ئێوە فشاری زیاتر دەکەن بۆ حکوومەت فشارەکانتان چی دەبێت و ئەمڕۆ هیچ وەڵامێکی مقنیع باوەڕ پێکراویان بە ئێوەدا کە خۆپیشاندان ئەنجام نەدەن بەڵێنێکیان پێدا بن؟ وڵی بە ئێمەیان وت وەرنە ژوورە وتمان چێ لە ژوورەوە نیان وتووە وتیان لایانی پەیوەندیدار وتمان بە ئەوان لە خۆیان ببورن بێنە دەرەوە ئەوان بێنە ناو ئێمە سێ چار نەفەر ناچینە ژوورەوە بۆ ئەوەی مامۆستایانی وانە بێش هەموو هاتینە بەردەم ئەنجومەنی وەزیان وەرە قسە بۆ هەمیان بکەن دەسەڵات دەبی بێتە ناو خەڵک دەسەڵات دەبی ناو خەڵک بی نەگاسی سێ چار نەفرێک بکە وەرنە ژوورە و ئێمە پێکەوە دادەنیشون و چای و قاو و ئاوی بخۆین و کەنجی کاتی ئەوە مایە فەرم وەر ناو خەڵک وەرنە سە شەقام دانیشن لەگە مامۆستایانی وانە بێژ ئەوانە هەموو ڕۆلەی ئەو نیشتیمانە ڕۆلەی ئەو خاکەن یعنی تاکەی هەموو مامۆستایانی وانە بێش لە هەموو بەرپرسەکانی هەرێمی کوردستان خەمخۆرترن و ئاڵا نیشتیمان پەروەرن و کەسیان نییە بێ بڵێ من کوردستانم خۆش ناوێیان ئەو قوتابیانم خۆش ناوێ بەڵام ئێمە دین داوای مافی خۆمان دەکەین و ئەویش کە دامەزراندنە و بوون بە هەمیشەیە. بەڵێ مامۆستا پێم خۆشە من دوا پرسیاری خۆمان ڕاستە کردی بەڵام ئەگەر جەناب شتێکی دیاریکراوە ما بێت لەسەر ڕۆژی مامۆستایانی وانە بێش لەسەر داخوازی و داواکاریەکانتان لە شاشی کورسات نیوزەوە بیگەیەنی تو بێڵیت. وڵی پامی من بۆ دەسەڵات ئەوەیە ئێمە کە هەرێمی کوردستان لە ساڵی 91 یعنی ئەو کە کوردستان ئازاد بوو دایک و باوکی ئێمە ئەوەیان نەکرد کە ئێمە ببین بەوانە بێژ بەڕاستی ئێمە هاتوین دایک و باوکی ئێمان پەروەردە کرد کە ئێمە دابمەزرێن و ژیانی شایستەمان هەبێت چەندین ساڵە ئێمە تەخەڕوجمان کردیە بەڵام ئەوان هاتوونە لەسەر قوتی ئێمە خۆیان دەوڵەمەند کردووە مناڵی خۆیان دەنێرە دەرەوەی وڵات شقە و ڤیلە بۆ خۆ ئەکڕن کەچی لە سەپاری مامۆستایانی وانە بێژە حتممە تۆ مامۆستای وانە بێژ دانامەزرێنی قوتەکە پارەکە بۆ خۆت دەبی هیوادارم بێن بەدەم داواکاریمان تا نەگەیشتیتە ئەوەی سەرجەم پەروەردەکان بایکۆتیان نەکردووە و خۆپیشاندانیان نەکردووە لە بەردەم ئەنجومەنی وەزیرە. مامۆستا زۆر سپاس دەکەین کە لە بەرنامەکەمان لە کورسات نیوزیش ئامادە بووی ماندوونەوەی دووبارە سپاس بۆ بەڕێز مامۆستا عەلی ڕەئوف نوێنەری مامۆستایانی وانە بێژ لاولێرە میوان مابوون ماندوونە بن خۆشەویستان.